پێشەوەی مناڵە جوانەکەت و خێزانەکەت کە لە بازار جوانترینی میوە و گۆشت و جلوبەرگی بۆ کڕی ڕاپێکی جەهەنەمی کەن بەزەیەکت بە خۆتا بێ هەموو شتێ بە شلی بگرە بەس دینەکەت بەتونی بگرە هەموو شتێ قابیلی ئەوەیە وەکو چۆن کەسێکی جگەرە خۆر فەرژینی قایم بێ لە ڕوودان هەتا دووکەڵەکە ئاکاتە زگو قوڕژی خۆیە دوای فیلتەرەکەی فڕانا و پای پیانە هەرچی شتی سەرزەوی هەیە بە سووکی بیگرە بەس دینەکەت بەتونی بگرە بەس دینەکەت بەتونی بگرە دینەکەت بەتونی نەگری هەموو شتەکانت شلە دینەکەت بەتونی گرت هەموو شتەکانت تونە عزیزەکەم ئەو کەسانی کە دین بەتونی مەگرە واللهی دین بەتونی نەگری پێی کافرە بیت و لە ئیسلام دەرەچی ئەڵێ دین یەسیر وەلا توعەسیر ئێ بابەوە باسی دەژنێژە عەقیدا بێ بەتونی بیگری ئەوە باسی نان خواردنە باسی شتی لاوەکیە یەسیر وەلا توعەسیر بابە دین لەسەر خەڵق قورس مەکەن کورە ئیسلام خۆی قورسە خوای گەورە بە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم يا أيها المزمل قم الليل إلا قليلا نصفه أو انقص منه قليلا أو زد عليه ورتل القرآن ترتيلا داي جواب بقرا إنا سنلقي عليك قولا ثقيلا إمام قرآن من بوتو ناردو زور قرصا بياوي خويتواني حكمي بيبكاو شويني بكوي يتو قرآن تاوا بيسيري قرتوا هر ليمو اقصبوا كي يسيروا قرآن حكم بيامك يسيروا جند باس فور بيه يسيروا حرام بياك يسيروا هر يسيروا حتى يسيروا إلى النار أعاذنا الله وإياكم هموش تيك شايسته ويبا بچوكي بيگري زوي بشكي براكت سيما تردت هم لا أبلي كاكا بيروستو بي بخوا زاني بو دنگي لگلناكم لبروي لمن منالتري کاتێ لە تو گەورەترە بڵێ کاکە لە من گەورەتری لەبەرەوەی جەنابەت برا گەورەی ئەو 3 مەترە زیادە بۆت بە سووکی بیگرە نە ئەو ئەیبا بۆ قیامەت نە تۆ ئەیبەی ئەوە بە سووکی بگرە بەڵام ئەگەر وتی وەرە شوێنی من کەوە شوێنەکەی گومڕای بوو بڵێ نەوەکو تۆ هەزاری وەکو تۆ چۆن موسعەبی کوڕی عومەیر دایکی بەستێەوە هەتا لێی ماویست بوو خەریک و کوڕەکەی بمرێ وتی بەخوا مەواز لە دینایەرێ بەرەڵای کرد وتی بڕۆ خوا حافیزت مصعب لە چۆوە سەری دەرکرد لە شەهیدانی ئوحودەوە سەری دەرکرد ئەگەر یەک تۆزێ سەباتی نەبوایە ئەو گەنجە ناسک و جوانە کەوەها عەتری لە وڵاتانەوە بۆ ئەهات تۆ ئێستا عەترت لە کێوە بۆ دێ 5,000 لە گیرفانتان نییە گەنجی بەڕێز دینەکەت بەتونی بگرە دینەکەت بەتونی بگرە خوای گەورە نە لە دونیا لە بیرتەکەوە نە لە قیامەت